سەختە نیشانەکانی مێژوو لە سەرانسەری شاری سپرینگفیلدی ویلایەتی ئەلینۆی ڕەچاو نەکرێت کە کاروانی سیاسەتی سەرۆکەکانی وەک ئەبراهام لینکن و باراک ئۆباما لێەوە سەری هەڵداوە. ئەوە خەیاڵیە کە بزانین ئەبراهام لینکن لە هەمان پێگەی مندا بووە. لە کاتێکدا نەبیلە سید یەکەم هەنگاوەکانی لەسەر زەوی ئەنجومەنی نوێنەرانی ویلایەتی ئیلینۆیدا دادەنێت مێژووی بە زۆری لە هزردایە. کامێرەمانی کۆنگرێس گوتی لە ڕاستیدا وێنەی باراک ئۆبامای لە هەمان شوێندا گرتووە کە من و خێزانەکەم لێی وەستا بووین. کەواتە بیرکردنەوە لەو مێژووە تەنها لە سپرینگفیلددا هەیە و ئەو مێژووەش کە ئێمە بەشداری تێدا دەکەین لە ڕاستیدا هەستێکی مەزنە. سید و هاوکارەکەی عەبدولناسر ڕەشید کە هەردووکیان دیموکراتن ئێستا لە 103هەمین دانیشتنی تەشریعی لە ویلایەتی ئیلینۆی مێژووی خۆیان تۆمار دەکەن وەک یەکەم پەرلەمانتاری موسڵمانی ئەمریکی کە بۆ ئەنجومەنی نوێنەرانی ویلایەتەکان هەڵبژێراون. پێم وایە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ویلایەتی ئیلینۆی زۆرترین جالیەی موسڵمانی هەیە خۆزگە ئەوە زووتر ڕووی بدایە. سید لە مانگی 11 ساڵی ڕابردوودا لە ناوچەی شیکاگۆی دەرەوەی شارەکەی لە نوێنەری کۆماریەکانی بردەوە. من نەک تەنها دیموکراتم بەڵکو ژنێکی موسڵمانی باڵاپۆشم و ئەمریکیەکی بە ڕەچاڵک هەندیم کەواتە دەزانن بە بەهاکان و شێوازی گەیاندنی پەیامەکەم و شێوازی بەشداریکردنی کۆمەڵگەکەمان لەوە تێدەپەڕین کە خەڵک بە بربەستی دەزانن. نەبیلە لە تەمەنی 23 ساڵیدا لە گەنجترین ژنانە کە تا ئێستا بۆ ئەنجومەنی نوێنەرانی ویلایەتی ئیلینۆی هەڵبژێرا بێت کارەکەی لە ئەنجومەنی نوێنەران دەست پێ دەکات. وەک یەکەم فەڵەستینی هەڵبژێدراون بۆ ئەنجومەنی یاسادانان وەک یەکێک لە دوو موسڵمان هەروەها نوێنەری دەنگی زۆر کەسم کە پەراوێز خراون و تامەزرۆی نوێنەرایەتین. شارەزای بواری سیاسەت لە زانکۆی باکووری ئیلینۆی پێی وایە هەمەجۆری لە دەرەوەی ڕەنگی پێست گرنگە. زیاتر پەیوەندی بە دیدگا و استراتیژی و هەڵوێستەکەوەیە ئەوان پشگیریان لە کۆمەڵگایەکی فراوانتر بەدەستێنەوە نەوەک بەتەنها لە کۆمەڵگای موسڵمانەوە. ڕەشید و نەبیلە دەخوازن بەشێک بن لە پرۆسەی بەردەوامی بەهێزکردنەوەی دیموکراسی لە ئەمریکادا. وانی هەڵبژاردننی من و زۆر کەسی دیکە ئەوە تەنها موسڵمانان نین پشگیری ئێمەیان کردووە بەڵکو خەڵکی تریشن خەڵکی هوان هۆین ڤێتنامێکی پەنابەریان هەڵبژاردووە یان شارۆن چۆنگ وەک ئەمریکیەکی کۆری هەڵبژێدراوە ئەوەش ڕنگدانەوەی هەمە جۆری ویلایەتەکەمانە ئەمە شتێکە پێویستە لە ئامێزی بگرین و شانازی پێوە بکەین. سەرکەوتنەکانی ڕەشید و نەبیلە لە هەڵبژاردنەکاندا گرنگ بوو لە پێدانی گەورەترین زۆرینەی ئەنجومەنی نوێنەران بە دیموکراتەکان لە مێژووی ویلایەتەکەدا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی کین فاراباو لە سپرینگفیلدەوە.